سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵتانم لە ئێوارەی ئەم پرۆگرامەمان خاتونێکی ئازیز میوانی منە خاتونێکی هونەرمەند و ئاکتەر و پارێزەر ئەتانم بڵێم لە چەندین بواری جیاجیادا کاری کردووە و توانیوێتی کە خودی خۆی بسەلمێنێت لە ناو کۆمەڵگای کوردیدا. میوانەکەم خاتوولانە ئیبراهیمە پێکەوە گفتوگۆ دەکەین ئەم ئێوارەیە لەسەر دراما کوردیەکان لەسەر ئەو بابەتانی کە خودی ئافرەت کاری تێدا دەکە خۆی تێدا دەبینێتەوە. بینەری پرۆگرامی ئەم ئێوارەیەمان بن. خاتوولانە زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. خۆشحاڵم کە ئەمڕۆ جوانەکەتان زۆر سوپاس بۆ ئێوەش. زۆر سوپاس دەکەم. خاتوولانە لە چەند بوارێک کاری کردووە. پارێزەری و بواری هونەری و ئەکتەری کەمێک دوورن لە یەکتر. چۆن ئەم بوارانت پێکەوە کردەوە؟ وەڵا فعلەن دوورن بە تاکید، یعنی هونەر خۆی ناسکە. کاری پارێزەریش تند و تیژیە. بەڵێ تند و تیژیە. یعنی تەنها یەک کاری خۆشە کە یەکێ ژنماراکە باقیەکەی تری زەویەکێ لێوێسێنێ هەر پێی ناخۆشە، ئەم تەلاقە درێ هەر پێی ناخۆشە، ئەو هەیەکی ئەگوژە هەر ناخۆشانی زیاتر لە بوارێکی تند و تیژی و جدیەتایە پارێزەری. بەڵام مهمی ژن لەوایە کە بەهێزە بەڕاستی. یعنی من هیچیان ڕێگر نەبوون، بربەست نەبوون، نە هونەر بۆ پارێزەر بۆ کاری پارێزەری و نەکاری پارێزەریش بۆ هونەر. چونکە توانمە دوو کەساتی باڵانسەکەت ڕاگرتووە. بەڵێ خۆی ئەتوانین بڵین دوو بەرجەستە ئەبینی، دوو کار ئەبینیت زۆریش جیاواز لەیتری. بەڵام کاتێک ئەچمە بواری هونەریەوە ئەسڵەن وە ئەزانم ئەو ئیش هەم نەکردووە. وە کاچمە بواری پارێزەریشەوە واس لە بواری هونەری ئەهێنم بەڕاستی. بەڵام کاریگەریەکی کەمی هونەری هەر هەیە لەسرم چکە لە بڕووی زۆرم خۆشەوێ. هەندێک جار بە حەقەت کاری پارێزەری ئەبێ هەندێ جدیاتبی توندبی. بەڵام من هەست دەکەم نەرمونیانیم پێ و دیارە بەڕاستی. ئەمەش من بۆ دوو شتێگەڕێمەوە هەوڵەدەم وانە بم، بەڵام چووکە تێکەڵم بووە زوو یەتۆ سەرخەت یەتۆ سەرخەتەوە. زۆر جاریش پێم مەڵێن تۆ زۆر نەرمونیانی، بەڵام من یەک ڕەحمەیە بەڕێی من کاری پارێزەری خۆی توندی تیژیە. هەوڵ بە ئەو کەسێک هەلو بوارە ئیشەکە هەتا نەرمونیان و ڕووخۆش بێ بەڕێی من باشترە. بەڵام مجتەماعی ئێمە وا بیر ناکاتەوە. احتیمالە بە شێ بیرکاتەوە بڵێ ئەمە زۆر نەرما مەسەلەوە چێ بۆ کاری پارێزەری شیاو نەبێ. بەس ئەو نازانێ کاری پارێزەری بەپێی یاسا و ڕێسا ئەڕوا بەڕێگاوە. و حەقی نییە بەسەر مەسەلەن من زۆر تووڕە بم یاخود زۆر لەسەر خۆ بم. حەقیە بەسەر ڕێچکەکە چۆن ئەگریت، یاساکە چۆن ئەڕوات ئاوا بێت. بێگومان ینی شارەزایی لە هەر بوارێک تەسەوەر ئەەکەم حەقی تەواو ئایا بەکارەکە. ئەگەر تۆ شارەزا نەبیت چەندێک تۆ ڕۆژ بی ڕەنگە حەق نەدەی. بەڵام بە نەرمونیانی بتوانانی ئەوی کە ئەتەوێت دەست بکە. دەمێ بپرسم زۆر جار دەوترێت پێویستە ئافرەتان بە تایبەت لە ناخدا بەهێز بن، پتەو بن، بەڵام لە ڕووکەشدا لە دەرکەوتندا نەرمونیان بن. تۆ تا چەند ئەمەت پەیڕاو کردووە؟ خۆی من شتێکم وت ڕێک بۆ جۆرەیە بۆیە ئەمە بزانم بە تەواوەتی ئەمە پەیڕاو کردو لە ژیانی خۆتە؟ بزەبت وایە بە تاکید من ئەو هەر لە خودی خۆما هەیە، لە کەساتی خۆما هەیە و نەرمونیانی لەسەر خۆیەوەشی و زۆر جاریش ترێنەرەکان تۆڕا بنەڵێن ئێدە دەن بەرزکەرەوە دەوەرزکەرەوە. یا مەسەن زۆر جارەڵێن تۆ پێخۆشحاڵن بەوەی کە مەسە من کەسێکی ڕووخۆشم لەگەڵ یانە بە ڕووخۆشی کارەکەم ئێدەی ئەڵە با پێکەنینەکەی تاوکە ئەنج ئیشەکەی بکە. فعلەن ژن خۆی چەندین شاعیر و گۆرانی بێژ و ڕۆژنامەنووس و ئەوانەی لە ئەکادیمیای هونەریە کارەکەن ژنیان بە پڕێ گوڵتەشبی کردووە، ناساندووە. ژن خۆی ناسکا بوونەوەرێکی ناسکا و لەگەڵ ناسکی ڕوخساری کەسێکی بەهێزە بەتوانایە. من تەسەورەکەم ژن زۆر لەو بەتواناتر بێت کە کەسەکەمەکان بیریان لێ کردوێتەوە، زۆریش لەو بەتواناتر بێت. نمونەیە کرد بۆ گەڕمەوە لەسەر خۆ میوادارم نەبێت بە قسەش چووکە مجتەماعی ئێمە بەجددی زۆر شتێت و حەقیقەتەکەی بازەکەی کەم بە قسە لەسەر. نمونەیەک من کاری دەرەوە ئەەکەم، 3 مناڵ پەروەردە ئەەکەم.
و هەروەها ماڵێکی گەورە بەسەرمەوەی بەڕێیەکەم وهروەها با بڵێن ئێمە عایلێکی تۆزی عەشارین و دۆستایەتیمان هەیە لەگەڵەوە میوانی بە پێنجە کۆمەڵاتیەکان بەڵێ لەگەڵ ئەوەشە ئەنجا تەعزیەک لە هەر شوێنێ بێ ئەڕۆم بەجدی یعنی نەخۆش لە هەر شوێنێشکی بۆ بەرم و بیبیستم ئەڕۆم یعنی لەو جۆرە کەسانم تۆ سێرکە ینی من دابەژە بم ڕۆژی وهەیە بەسەر چەنە مناڵ پەروەردەکە مناڵ بگۆڕە بۆ مەکتەب دەی مناڵ هاتەوە دەی تووشی کێشە نەبوو دەی تۆ ئەڕۆیت بۆ سەرکارت بەیانیان ئەنجا نیۆڕانیەی تۆ ئەنجا خواردن حازرەکەی هیچ بوونەوەرێکی نێرینە ناتوانێت ئەمە بکات بەڕاستی ئەوەی لە ژنا هەیە بۆیە ژێن تەسەورەکەم بوونەوەرێکی هێندە بەهێز و بەتوانە لە ڕووی فکری و جێستەییشەوە خۆ جێستەی شەردۆنێت تۆ بۆ کزی بۆ شوێنی تویتر کەسێ بەی بە ئەرزاوە نیە تۆ بەجددی کە ڕۆژانە ئەو هەموو ئیش و کارە ئەەکەی کەواتەی جەستت بەهێزە وانە لەگەڵ جەستەتا ئەنجا کەسێکی هۆشمەندی هەر خۆی ژن کە بوو بەدایک کەواتە هێزی هەیە بەهێزە ئەتوانێت منداڵ بەخێو بکە و پەروەردە بکات بەڵام تۆ لەگەڵیشیدا کاری دەرەوەشەکەی و کاری هوەریش دەکەیت ینی کاری دەرەوە بە جیاوازی لەلایەکەوە پارێزەری و لەلایەکیشەوە هوەری ڕەنگە کارە پارێزەریەکە وەکو پیشەیەک بێت بەڵام کارە هوەریەکە حەز و خولیا بێت کە ئەمە زۆر کەس نەتوانە ڕەنگە زۆرێکمان هەبێت لە ئافرەتان پیشەکان هەڵبژێرن بەڵام واز لە حەز و خولیاکەیان بهێنن کەمە لە چەندین ئافرەتە هەیە ڕەنگە بۆ تۆ وەکولانە ئیبراهیم کەسانێک هەبن کە پاڵپشتیان کردبیت بۆی کە بتوانیت باڵانس لە نێوان کار و پیشەکەت یاخۆت حەز و خولیاکەت و ئەرکەکانی دیکەت ڕابگری یاخۆت نەبووە بۆیە پرسیارەکەی من ئەوەیە بپێچوانەوە عایلەی ئێمە هونەرمەند بەس منێتی هەڵکەوتووە ئەمە قورسە باڵێ قورسە و باوکیشم هیچێک بوو لەوانە خۆشحاڵ نەبوو بۆی کە من کاری هوەریەکەم و برایەکیشمە خۆشحاڵ نەبوو شتێکی خۆشت بۆ بجێڕمەوە کارێکمان کرد ژوانێک بۆ خۆشەویستی دەرێنەی بەزت کاک بازەت بوو بەورە ناوی باوکی کاک بازەت بوو خوشکەکانم برد لەگەڵ خۆم بردم وتم با هەر بە خۆشتەوە نەوەستی خوشکەکانم برد لەگەڵ خۆم وتم با بڕۆم وڵا بلای باوکم قسان نەکرد نانوت چین بوو وڵا ڕۆژێ سێرەکە باوکم ڕکلامێکی تەلەڤیزیۆن سێرەکە پەری خوشکم و زریانی خوشکمی تایە ئێوەڵاوە سێری کردوتی قسەی نەکرد سێرێکی منی کرد یانی تۆ بردووتە گومان لێکراوە قسەی نەکرد لەو کاتاتی بابزانم چییە خۆشحاڵانە درامایەکی زۆر خۆش و سەرکەوتوش بوو ساڵی 2000ەکان نزیکی 2000 بوو باوکم پێیوتم وتی من دەرەقەتی تۆ نەهات لەبەرەوەی من ئەو توانایە لە تۆیە ئەبینم بەڵام مجتەمەعی ئێمە لەوە چە ڕێگان نەدا مەسەلەن کەسێک ژنێک ببوورە کە ئەو توانای هەبەیە دەرکەوێت زۆر لە ماڵە کاسێ چوار هونەرمەند فعلا قسەکەی باوکشم زۆر تەواوە بە تەکید تەواوە یعنی مجتەمەعی ئێمە خۆشحاڵانەوە تازە ئیتر بەرەو بەڵێ بەرەو کرانە و بەرەو ئەوە ڕوا ئیتر ئەمە هونەرە ئەمە دەرخستەی وڵاتێکە ئەمە گیر و گرفتەکانە خاتە بەرچاوی بینەر ئەمە خۆشیەکانە خاتە بەرچاوی بینەر بۆیە قسەکەی باوکم لێریا دووبارەیەکەمەوە تەواو بوو پێیوتم وتی نیان بیتەوە ئینزاری کردم وتی نیان بیتەوە ئەمە ڕێگە پێدانێکیش بوو بۆ خۆت بچۆ بەس ئەوان مەبە بەڵێ ئەخە باوکم ئەزانی چۆنە من و باوکم هاوڕێن چکە باوکم لە شاخ بوو من هەر لەگەڵ باوکمان لە شاخ بوو جامنەوە ویستمێکە لە پرسیارەکان بێ بڵێم خاتولانە یەکێک بۆ لەو ئافرەتانی کە لە شاخ بووە وەکاری ئەمە چی بووە لەگەڵ کێ بووە خۆت ڕوونکردنایەک بەڵێ من باوکم لە دەرەوە بوو ئێمە لە سلێمانی بووین من باوکم زۆر بیری باوکم کرد بە حەقەت یعنی شتێک نییە بتوانی بە ئاسانی لە بیریکەی چکە من تۆ چەند ساڵە ینی باوکت نەبینیت زۆر ناخۆشە بیرم یە هەفتێک ئەگریان بۆ باوکم ئەمە تەرەبێ بڕم بۆ لای باوکم کوڕێکی پورم لە لادێ هات بۆ سلەیمانی ئەگەڕایەوە بۆ لادێ
ئەجا سەبەبی ئەمە نازانم چۆن بۆ مەسەن ڕێخستنی ئیشی ڕێخستنیە کرد ژێر نازانم کە چۆن خوافی کانایی کاکشکر بوو دایکم وتی بیبە لەگەڵ خۆت لە بەرەو شێت تابانیە گری بۆ باوکی بیبە بیرم دێ مناڵ بوو زۆر مناڵ بووم ینی بردمی لەگەڵ یا ڕۆیشتم بە هەناران و قسلەر و چخماخ و حتا گەیشتینە مالوم و ئەوە بنی پێی من هەمووی بوو بە دلوق و ئاوی کرد و هەمووی خوێنی لێ ئەهاو لە خۆشەیە کە باوکم ببینم هەستم بەو ئازارە ناکرد بۆیە من کاتێک کە چوون بۆ لای باوکم ئەنفال دەستی پێکرد کە دەستی پێکرد باوکم وتی ئەنفالە خەڵک ئەنفالەکرێت لە دەوروبەری شاری سلەیمانی تاکیدم ئەم بەردەستیان کە ئەنفالەکرێت نەخێر با لەگەڵ خۆما بمرێ باوکم وتی با لەگەڵ خۆما بمرێ ئێترەوە بوو لەگەڵ خۆی تۆی هێشتەوە لە شار بەڵێ لەگەڵ خۆی من هێشتۆ نەیهێشت بێمەوە بۆ ئەو ساتم بۆ باسکە پێشتر ئەو ساتم بۆ باسکە کە بە دیداری باوکت شاردی ئێستا بۆت باس دەکەم کە ڕۆیشتم زۆر هیلاک بووم لە چۆخماخ کوڕێکی پورم ماڵی نوسرەتخانە بۆ هەربراژنی خۆی بوو وتیم شەوەمێنینەوە لێرە لە بەرەوەی زۆر هیلاکی گوناحە خوێنی بەقاچایەتە خوارەوە منیش ئیسراحەتێکم کرد و فعلەن کە زۆر هیلاکە بیدا ئەنیشی جەستە تەواو ئیتر شکە دەبێ وتم نەخێر ئەبێ هەر بڕۆم بۆ لای باوکم ئەم شەو هەروێ باوکم ببینم شەو درەنگ 12 شەو بەو شاخ و کێوەیە یعنی لەگەڵ کوڕێکی پورم و ژنەکەشی هێنا لەگەڵ خۆی وتی گوناحە بابەت تەنها لەگەڵمان نەبێ ئەترسێ بۆیە کە ڕۆیشتم باوکم من بینی باوکم لە دەوری زۆپایەکی داردانیشت بوو پێم وایە زستان بوو یاژتە پاییزێکی سارد بوو پاییز بوو چون باوکم دانیشت بوو لای زۆپای دارەکە کە باوکم منی بینی یعنی باوکم لە تا ئەوی منی بینی قاچی ئەرزی نەگرتە سێتە سەر پێ هیچ هەر ئاوا وشک بوو باوکم منی بینی من یەکسەر باشم کرد بە باوکمە باوکم تێر گریا بەسەرمەوە تۆمشیمی بە باشی و تێر گریا بەسەرمەوە وتی هەر خۆتی وتم هەر خۆماتوم ئیتر ئەوەنی هەواڵی دایکمی پرسی و ماڵی خاڵم و ئەمانە هەواڵی پرسی بۆ من زۆر خۆش بوو دوا جار من پێش مەرگەکانی لەوێ بوون عەبدوڵڵا کاراتی و کاک کامەران خواعافی کە ئەو شەید بوو ئەمانە بوون بە نزیکترین هاوڕێی من یعنی هەستمە کرد دایک من باوک من و زۆر یعنی بەڕاستی زۆر نزیک بوون لێمە دەستکەشیان بۆ ئەکڕیم گوێرەیان بۆ ئەکڕیم سارد بوو زۆر سارد بوو ماوەی چنێک لەگەڵیان مایتەوە تەقریبی من دوازەم هەشت مانگێ حەو مانگ بخوا بسەوت نازانم بەڵام کاتێک کە ئیتر ڕۆیشتین سەرکردایەتی ڕۆیشت و خەڵک هەمووی ئاوارە بوو دێکانی شارباژێ ڕوو ئەوە من بچووک بووم بە شاخێکە سەرکەوتین هەمووی بەفر بوو یعنی بەفر چی بیرمە هێرۆخان جەماعەتێکی دانا بوو ئەو شاخە من مناڵ بووم فکرم تیژە داینا بوو شاخەکان شێلا پێشەوەی خەڵکەکە بڕوا سەرکێ بە شاخەکەیە ئەوی شاخێک بوو ناوی ژیلوان بوو زۆر سەخت بوو ئەو شاخە و من توانیم بەو شاخە سەرکەوم یعنی بەجدی بۆیە من هەر ئەو کاتە هەستەکەم هێزم پیا کرد توانام پیا کرد قودرەتێک لە منە دروست بوو کە نابێ هیچ کارێک لە من قورستر بێ هیچ ئیشێ لە من قورستر بێ یعنی نەتوانم بیکە بۆیە باوکم لەوەوە من کە مامەوە هەشت تەقریبی وەڵای 20 نازانم بەم شێوەیە سەخت بوو زۆر سەخت هاوڕێتی لەگەڵ باوکت بەو نزیکیە وای کردو کە متمانی تاو هێزی تاوت بێ ببەخشێ کەمێکێکە لە نمونە جوانەکان بەڕاستی باوک واتە گەرمی ماڵ واتە ژیان باوکم نازام هەستەکەم ینی نزیکترین کەسە بۆ من باوکم خۆی گەورەتەمەندان درێژ کات پێکەوە بەختەوەرد بۆیە ئەنجا شتێکی گرنگکە و پێت بڵێم هەستەکەم تەبیعەتەکانی بڵێن پیا و شارەزا بوومە لە مناڵیمەوە یعنی شتێک نییە مەسەن سڵکەمەوە بڵێم من ژنم ئەو پیاوە سڵی لێ ناکەمەوە یا مەسەن بڵێم من نەتوانم ڕێی خۆم دەربڕم من ژنم ئەو پیاوە لەبەرەوە
تێکەڵی بووم بەڵام خوشکەکانم نە خوشکەکانم تێکەڵ نەبوون بەجددی بۆیە باوکم وتی ئەو توانایی لە تویا هەیە لەوانان نییە بۆی جارێکتر نییە تر نەمێرا نەمێراییتر من درێژ من سەرکەوتوو بن ئینشاءالله بێگومان زۆر خۆشەکە لە هەر کارێکە خانمێک دەستی دەداتێ باوکی لە پشت بێت چکە باوک ئەگەر لە پشت کچەکەی بۆستی هەموو دنیا لە ڕووی بێ ناتوانێت زەفەری پێ بێت و دایکیش بێگومان بەڵام بۆ ئەڵێم باوک لە بەرەوەی لێرە لێ کۆمەڵگەی ئێمەدا باوک وەک سمبولێکی چۆنەڵێ هاوکاریکردنی کچ وەکەوەی کە ئەگەر باوک ڕێت پێ بات تۆ قەڵایەک لە پشتە باوەڕکە بزەوت قەڵایەک لە پشتە ڕەنگە دایکەکان سۆز و ئافێکی بێحەدیان هەبێ بۆ کچەکانیان بەڵام نەتوانن ئەو ڕێگەی باوک پێیان دەدا دایکەکە پێیان بدات ئیتر ئەمە کۆمەڵگای ئێمەیەکە دایکەکانیش بێگومان بەشێکن لە ئازادی کچەکان تەبعەن نجە خۆ یەک شت پێ بڵم من دایکم کاتی خۆی کە باوکم لە درۆ بۆ دایکم باوەڕەکەی خزمەتکاری کردووە بۆ من تێگەی خزمەتکاری کردووە عەزیز خۆشناو هەبوو مدیری کارگەی جگەرەی بەڵێ مدیری کارگەی جگەرە بوو ئەو کات دایکم لە ماڵی ئەوانی شێ کرد بە شەرتی کاگە خوا عافویکە عزیز خۆش ناو خۆی لە ئەو کات لە حکومەتا بوو ئەشی زانی کە باوکی من لە دەرەوەیە ئەشی زانی کە لە دەرەوەیە خۆشبەختانە زۆر جار نەک چاپۆشی زۆر جار هاوکاریشمان بوو یعنی هاوکاری خاڵێکم لە دەرەوە بوو هاوکاری یان بەسەر ماڵی نەنکمە با بڵێن دایکە کەیان بەسەر ماڵی دایکە هەرچی وێنەکانی خاڵم هەیە کە عەزیز خواڵی خۆش بێ لە ناو توونی حەمامی خوا نەشاردیەوە یعنی لەگەڵەوە شاکە ئەو کاتە پیانەوە دەما قسەکەی من نەبێ بەهێنێک ئەیانوت ئەمە بەعسین حقەتەکەی وایانەوت بەڵام بە پێچەوانە و زۆر هاوکار زیاد لە هات تەمەنی دایکت درێژ بێت بێگومان ینی دایک و باوک ڕەنج دەرن بۆ مناڵەکانیان دایکی من بە دەرەجە بێگومان ئەو دایکانی کە لەو سەردەمە بەڕاستی ئەو کارانەیان کردووە ئەو ئازایەتیان هەبوو لە بەر زریان خان بخەرە بەر چاوت یعنی ژنێک 5-6 مناڵوە سەرتەوە ئەنجا ترسی ئەو حکومەتە دیکتاتۆر زاڵمەی کە لە سەرت بوو ئەنجا تۆ دایکم کوڕێکی وا گەورەشی نەبوو هەتا کە سابت بکە بۆ لە کچەکانە من لە هەمووان گەورەتر بووم تێئەگەی لە کچەکانە بۆیە منیش دایکیش من بەجێ هێشت بوو و دایکم ئەرکەکەی گرتوۆتە دایکم من هەستەکەم ئیتر دایکم نازانم ینی بڵم چی بەڕاستی یەک شت نییە بێڵم لە پێنای دایکمانی کە شایستەی دایکم بێ ینی باوکم لە دەرەوە بوو ڕاستە خەباتیە کرد بۆ ڕزگارکردنی کوردستان و ماندوو بوو بەڵام دایکم 100 هێندەی باوکم ماندوو ڕاست ئەو هەم دایک بۆ هەم باوک چگە پەروەردەکردنی مناڵەکانی ئەرک ئازاب ئیتر ینی شت زۆر سەخت بوو ڕاستە لانەخان کە چوویتە ناو بواری هونەر تا ئێستا بەردەوامی و هیوای سەرکەوتن و بەردەوامی زیاترت بۆ خوازم چ کاتێک یاخۆ چ کارێک هەبووە لە لای تۆ کە هەمیشە لە یادت بێت زۆر خۆشحاڵ بوو بە بەشداریکردنت لەو کارە بە بەشێک لە خۆتت زانی بێت من لێرە ئەمەوێ یەکشت بە مامۆستا مەدحەت کاکەی بڵێم من کە فێری شانۆ و دراما بووم مامۆستا مەدحەت کاکەی دەستی منی گرت و خستمێ شانۆ چکە هەر کە باوکم لە شاخ بوو لە گوندی معلومە بوو شانۆیەکیان کرد و ئەنجە بیرت نەچێ من لە مەکتەبی شۆڕشیش ئەم خوێن چکە کە من لێرە دابڕام لەوێ کردیانمە مەکتەبی شۆڕش لێ مەکتەبی شۆڕش هەبوو بۆیە پێم وە 8 مانگێ مامۆ لای باوکم بۆیە بستەبت ئەوەنە لە مەکتەبی شۆڕش لەوێ بووم مامۆستا مەدحەت کاکەی ئەوانە لە مەکتەب بوون بڵێن لەوێ مامۆستا بوون بۆیە ئەو دەستی منی گرت و منی فێری شانۆ کرد هیوادارم گوێ لێم بێت و هەمیشەش باسیەکەم زۆر زۆرم خۆشەوێ لە درۆی وڵاتە ئێستا ئەوە یەکەم ئیشە کە چای منی کردەوە بۆ شانۆ درامایەکەم ئیش بوو
دوای ئەوە کە من هاتمەوە نەوتویەک لە ئێرانەوە هاتینەوە لەگەڵ باوکمە لە کۆڕەوی نەوتویەکە شانۆیەکمان کرد لە کارگەی جگەرەی سلێمانی. ئەوی شەر باسی لە ئەنفال و پێشمەرگە ئەکرد و ئەوەی کە لە گوندی مالومەش بینیم شانۆکار بەنەی مەرگی پێشمەرگە بوو. شانۆکە تقریبی 14 دی لە خۆگرت بوو. بیرم بێ یاخسەمر بوو، چۆخماخ بوو، چاڵاوا بوو، هەڵەدن بوو، سەرگەڵوو بوو، باڵخ بوو، گاپێڵۆن بوو، گەڕەدێ بوو، زۆر بوو. یانی 14 گوند ئەو شانێ 14 گوندی کۆ کردبەوە لە خۆی. یعنی هێندە زۆر و قڕەباڵخ بوو. تەسەورتە کرد یعنی چاوت نێبینی شوێنەکە بەرفراوان بوو لادێ بوو. جێگەیەکیان هەڵبژاردە بوو بە کەڵک دروست کرا و بەرز بوو بەوە لە شوێنەکە. ینی 20 سال لە جێ شانۆ ئەچوو. تێگەی بۆیە ئەو ئیشەی کە لە دڵی منایە هەمیشە و منی گەیاندووە بەم ڕۆژە تەنها ئەوەیە لە بیرم بێ. خۆشبەختانە من هەموو ئیشەکانم خۆشەوێ. ئەوە بە تایبەت ڕێحانە و نامەکانی ئەشرەف کە لە دەرێنانی کاک لوقمان غەریبە من بە دەرێنەرێکی زۆر سەرکەوتووی لە قەڵەمەیەم. بەڕاستی کەسێکی لێ هاتووە، کەسێکی سەرکەوتووە و هەروەها گەردەلوولیش. یعنی زۆر لەوانە پەپ و لە ماندووەکان زۆر لەوانە بۆیە ناتوانم لە بیریان کەم. هەر کارێک لەوانێ بۆ تۆ چیرۆکێک بێ، بۆ تۆ خۆشەویستیەکی هەبێ لە لات. بەڵام ئەوەی کە گەورەت ئەکات ئەوەی کە هەمیشە لە لا دەمێنێتەوە خۆت باسێکی ئەو کارەشانویە بۆ لە منداڵیایە هەر کاری لە منداڵیە بێ لەبیر ناچێتەوە. بەڵێ چونکە ئەزانی بۆ هیستری مناڵی زۆر بەهێزە، ینی ناتوانیت لە بیریکەیت بە ئاسانی. من شتێکەڵێم لاانێ بەدەر لە بەرنامەکەوێ بەسەر ڕەبتی بەسەر شانەوە هەیە. لە مەکتەبی ڕۆژگار کچەکەمیان هەڵبژار بە بڵێن شانۆ بکات. تێگەی وتبیانمە کچی هونەرمەندە لەبەرەوەی تەکیدین ئەم زۆر سەرکەوتە ڕۆڵی سەرەکیان نابووە و دوای ڤیدۆکەت نیشانەیە بۆ ئەوەی ببینین. یەک شتم بۆ مامۆستاکەی نووسی مامۆستا تەنکە هونەرە لە مەکتەبی ڕۆژگار، چکە مامۆستاکی سەرکەوتووە لە بواری هونەرە، چە ناوکاری هونەری ناکە بەس بۆ خوێندنگاکە ئەیکە. نامەیەکم بۆ نووسی وتم ست تەنکە تۆ لە هزری کچەکەی منە ئەمێنیتەوە هەتایە، چونکە یەکەم شانۆ بۆ کە تۆ دەستت گرت و فێرت کرد. تێ ئەگەی ینی نامەیەکی نووسی بوو لە خۆشی ئەوەی فعلەن خۆی زانێ هەمووی دڵ بوو ناردبووی. تێگەی چکە من خۆمەزانم کێ دەستی گرتمەوە قەتیش لە بیرم ناچێتەوە. تەکیدم کچەکەشم بە هەمان شێوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خۆی حەزی کرد و ئیتر حەزیتیایە حەزیتیایە، بەڵام من خۆم حەز ناکەم. بۆچی؟ وەڵاهی بەڕاستی زریان خان هونەر لە وڵاتەی ئێمەیە بەداخەوە، یعنی زۆر هەوڵە دەین زۆرە بێ، بەڵام حکومەت هیچ هاوکار نییە، وەزارەتی ڕۆشنبیری هیچ هاوکار نییە و هونەرمەندمانەیە نەخۆشەکەوێ. ینی شەرمەکەی پێی بڵێ هونەرمەندێکمانەیە نەخۆشە هاوکاریکە. پێویست بوو خەستەخانەی خۆمان جیابێ، پێویست بوو گوندێک هەبێ بە ناوی هونەرمەندانە بۆ هونەرمەندان بکرێ، پێویست بوو موچێکمان بۆ ببڕێتەوە کە ئێمە کاری دەرەوە نەکەین تەنها کاری هونەری بکەین، بۆ ئەوەی تەواوی با بڵێن هونەرەکە لە ڕۆحی تۆیا بێت و بەتەواتی ئیشی بۆ بکەین. ڕاستە بەدڵنیایی. لانا خان ئەگەر بپرسم هۆکاری جێگرەوەی هونەری کوردی فیلم و دراماکان ئەم فیلمە بیانیانەیە ئێستا بەداخەوە هۆکارەکەی ئەوەیە کە با بڵێن کاری هونەری سپۆنسەر ناکرێ، هاوکار ناکرێ، هاوکاری ناکرێ، یاخود هونەرمەندان کەم تەرخەمەن لەو بارەیەوە. بە پێچانۆم نەڵێم کورد هونەرمەندی زۆر بەتوانایەتی هەیە، باوەڕکەن و سەری زۆر زۆر بەتوانایەتی هەیە و دەرهێنەری زۆر زۆر بەتوانایەتی هەیە. نمونەی زیندوو هەیە ئێستا، یعنی چەند کارێکی هونەری هەیە بودجە نییە بیکەن. یعنی باوەڕەکەی من هەر کاک لوقمان
لەوانەیە سەر جوانترین کاری بەدەستەوە بێ بەڵام بوجێ نییە بەڵێ. یعنی خۆشی ئەو دەوڵەمەندە نییە فەقیرە بتوانێت ئەوە بکات وایە بێگومان ئەو سنووردارە بەڵێ ئەو بودجێ زەخمە سەرفکا بۆ ئەو کارە و کارێکی تر کەمێژویە بۆ گەلی کورد گەردەلوولە کە خەریکی خۆشبەختانە بزانم بەشی چوارەمین لەسەر ئەو بودجەیە وەستاون کە بۆیان سەر بەشداریت نەکردە لە بەشی وەڵایی پیان و تۆم بەڵێ کاک جەلیل پێ و تۆم ئینشەڵا بەنیازی بەڵێ ئیشەڵا ئیشەڵا دیاوروشتەکە دیاری نەکراوە نەخێرچکە تا ئێستا کاستەکەش دیاری نەکراوە بەڵام ئەوەی کە لەبەر چاوی کاک جەلیل بێت پێم وایە پێوتراوە ئیتر نازانم حقت بەڵام دیارنیەکەی دەست پێ کاتۆنی وەڵاهی ئەبێ دیتر لە فترەیەکی ترا بە حساب بکات مەبەستەکەم چی بوو یعنی ئەوەندە کاری جوان هەیە میلەتی کورد ئەمەندە نەهامەتی چێشتووە ئەوەنە زەحمەتی چێشتووە بە هەزاران ساڵ ئیش لەسەر میلەتی کورد بکرێ و درامای جینۆساید بکرێ سەبارەت بە کورد ئێشتا هەر هیچ نەکراوە بۆیە وەگوتم هەر کە من گلەیەکەم تەنها من نیم هەموو هونەرمەندانە خۆت ڕەنگە زۆر لە گلەی لە وەزارەتی ڕۆشنبیریەکە ئەو خاڵی کە تۆ باست کرد بۆی بیرمان نەچێ دراما دۆبلەشکراوەکان حقت ئەتوانین بڵین پشتی دراما کوردیەکانی خۆمانیان شکاندووە من لە مقابلی تریشا باسم کردووە درامای کوردی کەم تا زۆر بوونی زۆر باشە لەوەی کە بوونی نەبێ وایە بوونی زۆر باشە لەوەی کە بوونی نەبێ بۆیە من تەنها ئەوەنە ئەڵێم وەزارەتی ڕۆشنبیری و لیژنێک پێک بێنێ لەسەر ئەم کارە دۆبلەشکراوانە یا هەندێک بەرنامەی هەندێک کەناڵ هەیە بۆ ئەوەی نەمشتەمەع بەرەو ئاسەوارێکی خراپ بڕوا چووکە ئێمە کوردین بەڕاستی ینی تەنها جلوبەرگەکانیشمان جوانترین جلوبەرگە جلوبەرگی میلەتی ینی هەموو دنیا کە ئێمە ئەی پۆشین جلی کوردی بۆیە وەزارەتی ڕۆشنبیری ڕقابەیەک دابنێ هێندە قورس نییە باوەڕ کە زۆر زۆر ئاسانە ڕقابەیەک دابنێ بۆ سەر تەلەڤیزیۆنەکان کە ئەم دراما دۆبلاژ کراوە بێگومان چ بەرنمەیەک شیاوە چ پرۆگرامێک چ فیلمێک بەداخەوەیانی سێرەکەی و فیلمە بیانیانی کە لە هەرمی کوردستانە لەلان کەناڵەکانەوە لێدرێن چەندین ڕووداوی نەخوازایی بەدەی خۆی داهێنا ئەی پەروەردەکردنی مناڵ زریان خان یعنی هەندێ فیلمی تورکی هەیە دۆبلاژ کراوەکان ینی بە سەراحەت قسە بکەم حەیە ئەلەنسەلا فێرتەکا کە تۆ ڕێس لە دایکت نەگری ڕێس لە باوکت نەگری چەند شوو بکەی ئاساییە بەلاتەوە چەند ئیتر چۆن بژی ئاساییە بەلان ینی وا فێرە بێ مجتەمەعی ئێمەش فێری ئەوە نین بەڕاستی یعنی ئێمە مجتەمەعێکی بە ئەدەب بە ئەخلاق ینی بێکێشین بۆیە لەبەرەوە ئەو لیژنێکی ڕقابە دابنێن بۆ تەلەڤیزیۆنەکان وەگوتم هێندە قورس نییە ئەتوانن کارەکان با هەبێ ناڵێن بەڵام شتێک کە ئیسیفادەی هەبێ سوودی هەبێ نە بەم جۆرە کە ئیتر بەربڵاو دەستی پێ کردووە ڕاستە بە دڵنیایی هیوادارم کەم پێیانمە بکات لانەخان دوایین کارت چیە بێت و لە ئێستادا پرۆژەت چییە؟ حقەت کارێکەیە بەڵام بانێڵم لێرەوە بەڵێ وتیان مەیڵێ زۆر من زۆر باڕم بە سوپرایزەوە شتانە یەکسەر زۆر هینەوەها زۆر ئازاد جەریئانە بەس ڕەنگە کارەکەوا بێت کە کارەکە بەڕاستی لە کۆتاییە نەک ئینسان ئەها ئیتر من ژیانە سوودفەیە هونەرمەند مەسەن جاری وای عەقدێکی بەدڵ نییە جاری وا ڕۆڵەکەی بەدڵ نییە ناچێتێ من ڕیکلام بۆی شەکەش بکەم و خۆشم دوجار نەڕۆم ئەمە هۆکارەکەی تێگەینا و کارێکی وانە گرنگ بەردەوام بوونە بڵێ بەردەوام بوونە بە تاکید من هونەرم هێندە خۆشەوێ لە هەموو شتێ زیاتر باوەڕم پێ بکە هێندەم خۆشەوێ یعنی کێشەم نیە زریان خانێک شتێ زۆر گرنگە کە بێڵێم هونەرمەندی ئێمە ئەتوانین بڵێن بیکە بە 4 بەشە و 3 بەشی بۆ پارە ئیش ناکە 3 بەشی بۆ پارە ئیش ناکە من چەندین کارکە کردومە لەسەر ئەرکی ساری خۆم جلوبەرگی خۆم هونەرمەندی ئێمە لەسەر جلوبەرگی خۆی کارەکە بەڕاستی و هەروەها لەسەر هاتوچۆ ساری خۆی کارەکە تقریبی تا ئێستا وازام دوو ئیشم کردبێ کاک عێزەدین قادر
وای ئەوە خوازم کە دۆخەکە بگۆڕە بە جۆرێکی تر کە دەستی هونەرمەندان بگیرێ چکە دوجار هونەرمەندان یەکێکن لەو کەسایەتیانی کە بۆ کورد دەبنە مێژوویەکی جوان. بیرمانێکی ئێمە خاوەنی زۆر کەسایەتی جوانی لە هونەرمەندان بۆ هیوایی کە بەردەوام بێ ئەم نمونە جوانانە هەر بمێنێتەوە. زۆر خۆشحاڵ بووم کەم بۆ لە پرۆگرامە لەگەڵم بووی بەداخەوە مای پرۆگرامەکە پێماوێ لاشمان داوالی گەرنا حەزمەکە زیاتر گفتوگۆ لەگەڵم ئەوەندە بە شیرینی قسە دەکەی ئەرە وەڵڵا حەزمەکە زۆر زیاتر گفتوگۆ بکەیت. دوا پێم و چەی ئێوە بۆ ئێمە چییە بۆ بینەرەکان؟ طبعا بەڕاستی ئەم تەلەڤیزۆنێکی سەرکەوتۆ بە تایبەت ئەو بەرنامانەی کە تایبەتە بە هونەر، چکە هەر کەناڵێک کە کاری کە بەرنامەی هونەری تیا بوو بەڕێی من ئەو کەناڵە بینەرێکی زۆری ئەبێ، ئەو بەرنامەی بینەرێکی زۆری ئەبێ. من هیوادارم تەلەڤیزۆنەکەتان زیاتر پەرێ پێ بدرێ، هیوادارم زیاتر لە بوارە هونەریەکانە بەرەو پێشەوە بچێ، هیوادارم کە بودجێکی باشتان بۆ سرف بکرێ بۆەوەی ئێوەش بتوانن بە تەواوەتی لە هەموو بوارەکانە ئیشکەن بۆ ئەوەی کە دیار بێ میلەتی کورد کە چی بەسەراتوە چی ئەکا، هونەر، تەندروستی، هەموو بوارەکان پەروەردەی مناڵ بەڕاستی زۆر گرنگن ئەمانە. بۆیە ئەمانە کە گرنگە لە تەلەڤیزۆنەکانەوە بڵاو ئەبێتۆ پەرە ئەسێنێ. بۆی من دووبارە هیوادارم تەلەڤیزۆنەکەتان بەرەو سەرکەوتوتر بڕوا و هونەرمەندان زیاتر بەسەر بکرێنەوە. دەستان خۆش بێ، زۆر سوپاس بۆ بانگێشتەکەتان. بەخێر زۆر خۆشحاڵم خاتوولانی نازان بڵم وەکشان و کار وەک ئەکتەر وەک پارێزەر وەک هەر هەمووی بەخێر بێ سەرچاوەکان. خۆشحاڵ بۆ. زۆر سپاس بۆ تۆ ئەزیزانی من. تا پرۆگرامێکتر شاد و بەختەوەر بن.